درباره ویم بشاره دی گوتوبیجه که دگل برس معین کاظمی اندام کمیته دارایی لپارلمنتو عراق لبغداد کین برس کاظمی تو بخیراتی شبو کردستان 24 دست به که لدما پسند کرنا بودجه سال 2023 و 24 و 25 لگوری سوزو بالین وزیر کاربه و بودجه که باش بو وزارت کاربه پسند کرد جبو و چنده که روشا کاربه لعراق باش بیتن لی هولاتی یعنی روزانه خو پیشاندان اندکن نرازینه جه پیدانا دمجمیرین کاربه گشتی دیف داچون و هلوسته و وکه پارلمان چیه جبو ویگه؟ بسم الله الرحمن الرحیم بەخشندۆ میهرەبان سڵاو لە کوردستان 24 و بینەرەکانیشتان بێگومان وەزارەتی کارەبا بەرپرسی سەرەکیە لە بەرهەمهێنان و دابەشکردنی وزەی کارەبا بەسەر سەرجەم ناوچەکانی عێراقدا لە ماوەکانی 20 ساڵی ڕابردوودا سەرباری ئەو هەموو دۆخە قورسانەی کە ڕوبەڕی عێراق بووەتەوە بەڵام وەزارەتی کارەبا توانیوەتی لە 4000 مێگاواتەوە کە ساڵی 2004 بوو توانیوێتی بیگەێنتە 26,000 مێگاوات لە ساڵی 2024دا بەڵام ئەم بڕە هێشتا تەواو نییە بۆ دابینکردنی پێداویستیەکانی پارێزگاکانی عێراق بە تایبەتی لە وەرزی هاویندا چونکە پلەکانی گەرما دەگەنە سەر و 50 پلەی سیلیزی هەروەها ئەوەی کە پێویستە بە دیاریکردنی پشکی وەزارەتی کارەبا لە بودجەی 3 ساڵیدا پشکێکی باشی هەیە بۆ چاکسازیکردن لە وێزگەکانی کارەبا بە تایبەتی گرێبەست کراوە لەگەڵ ئەلکتریک و کۆمپانیای سیمنس لەگەڵ ئەوەشدا وەزارەتی کارەبا پارەی بۆ تەرخان کراوە بۆ دروستکردنی وێزگەی نوێیە هەر لەبەر ئەوە ئەو وێزگانی کە دروست دەکرێن پێویستیان بە چەند ساڵێکی زیادەیە بۆ بەرهەمهێنانی کارەبای زیاتر ئێمە داوامان لە وەزارەتی کارەبا کردووە کە گرنگی زیاتر بە دابەشکردنی کارەبا بدات لەگەڵ ئەوەشدا چاکسازی بکات لە تۆڕەکانی کارەبا هەروەها سیستەمێکی نوێ دابنێت بۆ دابەشکردنی کارەبا لە ڕێگەی چاکسازیکردن لە تۆڕەکانەوە چاکسازیکردن لە تۆڕەکان و ڕێخستنەوەی دابەشکردن دەتوانێت چاکسازی بکات لە پێدانی کارەبا لەگەڵ ئەوەشدا ئێمە ئەومان لەبیر ناچێت کە کۆمەڵێک ناوچە هەن بە تایبەتی ناوچە کشت و کاڵیەکان و ناوچەکانی دیکە باشە بەرز کازمی کارەبای بەردەوامیان بەڵێ زۆر باشە هین دەستگەهێکی چاودێرینەوەکە پەرلەمان یعنی لە پەرلەمانێ وە بودجەیەکی باش پەسەند کردیە بۆ وەزارەتا کارەبێ یعنی هەنگ ژڤێ هەلوێستی وەزارەتا کارەبێ ژە کار و کریارین وەزارەتا کارەبێت ڕازینە ئایا دی هەلوێستی وە چی بیتن ئامادەنە وەزیرێ کارەبێ بانکهێش بکەن بخەنە دبن لێپێچینەوێدا بێگومان بە شێوەیەکی گشتی گومانی تێدا نییە ئێمە ناڕازین لە ئەدای وەزارەتی کارەبا لە کارەکانیان ڕازی نین چونکە دۆخێکی زۆر خراپ هەیە کێشەکان کەڵەکە بوون لە چەند ساڵی ڕابردوودا هەروەها ڕەنگە کۆمەڵێک ڕێکاریش بگیرێتە بەر لەلایەن بەڕێ سەرۆک وەزیرانەوە بۆ ئەوەی کارەبا باشتر بکرێت و باشتر دابەش بکرێت بەڵام لەلایەکی دیکەوە بەشێک لە بەرپرسانی وەزارەتی کارەبا تاوەکو ئێستا وەکو خۆی کارەکانیان جێبەجێ نەکردو و کەم تەرخەمیان تێدا بیندراوە نەیانتوانیوە کە ئەدای حکوومەت بە باشی جێبەجێکەن و کارەکانی خۆیان پێش بخەن حکوومەتی ئێستامان ناوی حکوومەتی خزمەتگوزاریە بەڵام بەداخەوە بەرپرسانی وەزارەتی کارەبا بەپێی پێویست گرنگیان بە خزمەتکردنی گەلی عراقی نەداوە نەیانتوانێت لە ڕێگەی ئیداریەوە کارەکانیان بەرەو پێشەوە بن ڕۆتینات هێشتا زۆر لە وەزارەتی کارەبا هەیە نەیانتوانیوە و کێشانەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووی حکوومەتی بەڕێسوودانیدا هەن وەکو پێویست چارەسەریان بۆ بکەن ڕەنگە هەندێک بەرەو پێشون هەبێت بەڵام لە ئاستی تەماعی ئێمەدا نییە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە پێویستمانە وەزارەتی کارەبا خۆی باشتر بکات هەروەها بەڕێوەبەر و ڕاهێنەرەکانی زیاتر پەرە پێ بدات کەرتی چاکسازی لە تۆڕی کارەبا لە سەرجەم ناوچەکانی عێراقدا زیاتر پەرە پێ بدات وێزگەکانی بەرهەمهێنان و دابەشکردن زیاتر چاک بکات بە شێوەیەک لە ئاستی دابەشکردنی پێداویستیەکانی
خەڵکی عێراق دابێت بە تایبەتی لە هاویندا چونکە بەڕاستی هاوین پێویستی بە ئەدایەکی زۆر باشتر هەیە بە چەندان سەعات کارەبا لە پارێزگاکانی عێراق دەبڕێت ینی بڕینی کارەبا لە پارێزگاکانی عێراق لە ئاست ئەو کاتژمێرەدا نییە کە ستاندار و بۆی دیاری کراوە ینی جاری وایە 4 بۆ 5 ساعات کارەبا نییە لەم ڕۆژە گەرمەدا لە کاتێکترخەمیش هەبووە لە ئەنجومانی نوێنەران لیژنەیەکە بە ناوی لیژنەی وزە بەڵێ زۆر باشە 21 ساڵە بودجە ساڵانەش بۆ وەزارەتە کارەبا عێراقی تێدا بینکردن لێ هاوڵاتیان عێراقی نەڕازینە بەردەوام گلەیان دیکەن دەبێژن دەماوان 21 ساڵانەدا ئیتر حکوومەت و وەزارەتە کارەبێ نەکاریە و دەمژمێرن کارەبێ بە شێوەیەکی بدەنە هاوڵاتیان کو لە گۆڕی پیداویستێن وان بن دوور بن ji سەرمایە زستانی و گەرمایە هاوینێ دە هەمان دەمدا بەڵاوبوونا وێنەیە دوو وەزیران ji کابینەیە محەممەد شیع ئەلسوودانی بە چاکێتان دگەرما هاوینێدا کارڤەداندنە بە هاوڵاتیاندا دروست کرینە دەبێژن ئیتر بەرپرسان باک بە نەبوونا کارەبێ نییە کارەباوان جودایە ئەو بەردەوام دێ خوشێن ژیانێدایە ئەرێ ڕاستە ئەنی بەرپرسێن عێراقێ کارەباوان 24 دەمژمێریە وان باک بە هاوڵاتیان نییە بێگومان من هەم ئێستا چاکەتم لە بەرایە و لە بەرامبەر تۆی شادانیشتم ئەمە مانای وان نییە کە ئەوەی کە چاکەتی لە بەرابوو کارەباکەی 24 کاتژمێرە چاکەتێن وان جودا بوون بەڕێز کازمی چاکەتێن وان یەن زستانی بوون قەمسەلا بوون ئەمدێرا ژێرە بێژن قەمسەلا نەنا ئەوە چاکەتێک بوو کە لە کوردستانیش هەیە هەروەها خەڵکی کوردستانیش تەنانەت فەقیر و هەژاریش ئەو جۆرە چاکەتانە لە بەرەکەن ینی ئەوانشی کە داهاتیان کەمە کە چاکەت لە بەرەکەن بەڵام ئێمەدانی پێدادەنین کە کێشە هەیە لەبەرەیە بەرپرس و وەزیران بی بەرگریە ژوان دەکەیت لەبەرەیە هاوڵاتیان نابی هاوڵاتیان و گلەیان دەکەن ئێمە لە ڕیزی هاوڵاتیان داین ئێمە لەگەڵ هاوڵاتیان هاوسۆزین بەڵام ئێستا بە بژمارە قسە دەکەین یاخود بەداتا قسە دەکەین دەڵێن کەم تەرخەمی هەبووە دەڵێن خراپ بەکارهێنان هەبووە دەڵێن کە 21 ساڵ کێشە هەبووە ئەو 21 ساڵەی ڕابردووی عێراق بەردەوام شەڕ و ئاژاوی تێدا بووە بۆ نمونە لە ماوەی 21 ساڵی ڕابردوودا ئەمریکیەکان دەستیان بەسەر کارەبای عێراقدا گرتە بوو ئەمریکیەکان جدی نەبوون لە چارەسەرکردنی کارەبای عێراق لەبەر ئەوەی کە ئەوان دەوڵەتێکی خاوەن هێز و خاوەن پێگەن دەسەڵاتی عێراقیان لەدەسا بووە وەزارەتی کارەبایان لەدەسا بووە بەڵام هیچ کاتێک ڕێگایان نەداوە وەزارەتی کارەبا چاکسازی تێدا بکرێت و کێشەکانی چارەسەر بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێکی زۆر وێرانکاری هەبووە لە وێزگەکانی کارەبا ئەو کاتێک ئەمریکا هێرشی کردە سەر عێراق ئەو کاتی داعشات ئەو کاتی قاعیدە هات ئەمانە هەمووی کێشەی دروست کردووە ئێستا ئێمە توانی ومانە کارەبا بگەێنینە 26,000 مێگاواتی ڕۆژانە لە کاتێکدا ئێمە 4,000 مێگاواتمان هەبووە لە ماوەکانی پێشوودا ئەمەش مانای پێشکەوتنە مانای پەرەپێدانی بەڕێز کازمی ئەموەیەکێش بیر نەکەین دەماوان 21 ساڵاندا بە ملیارەها دۆلارش بۆ وەزارەتە کارەبێ هاتینە دابینکردن هاوڵاتی دەبێژن ئەو پارەی هاتیە دابینکردن بۆ وەزارەتە کارەبێ ئەگەر بە تەمامی وەکو خۆ کارەبا عێراقی داهات با خەرجکردن نەها نە 24 دەمژمێرە 28 دەمژمێرانش کارەب داهاتە دابینکردن باشە ئێوە ئەتوانن بیکەن بە 30 ساعت بێگومان ئەگەر کاری جدی هەبوایە ئەگەر خەڵکی دڵسۆز لە کارەکانیاندا هەبوونایە ئەگەر بەرپرسان ئیدارەدانێکی باشیان هەبووە بێگومان دۆخەکە ئێستا باشتر دەبوو ئەمە تەنها پەیوەندی بە عێراق و بە کارەباوە نییە بەڵکو بە پەیوەندی بەسەرجەم وەزارەتەکانەوە هەیە ئێمە دان بۆ ئەوە دادەنێن پێویستمان بە کەسی چاکسازە پێویستمان بە کاری جدیە پێویستمان بە کاری باشترە بۆ ئەوەی لە ئاستی تەموعی خەڵکی خۆمان دابین ئەمە شتێکە کە بەردەوام بە دوای داچوین داوای چاکسازیمان کردووە ئێستا عێراق لەسەر ڕێڕەوی چاکردنەوەی سەرجەم کەرت و بوارەکاندایە ئێستا دۆخەکە لە زۆر
باشترە لە ماوەکانی پێشوو بەڵام دانیش بۆ دادەنێن کێشەی ڕاستەقینەمان هەیە کە بەردەوام دووبارە دەبنەوە بۆ نمونە کێشەی کارەبامان هەیە لەگەڵ بەرزبوونی پلەکانی گەرمە ئەم کێشەیە دووبارە دەکاتەوە بەڵام لەلایەکی دیکەوە حکوومەتی سوودانی سوورە لەسەر چاکسازیکردن لەسەر جەمکردەکاندا ژمارەکان ئەمومان پێ دەڵێن کە زیادبوون هەبووە لەوە بەرهێنانی کارەبادا بەڵام ئەوەی گومانمان تێدانیە و لێی دڵنیاین کە وەزارەتی کارەبا کارمەندەکانی خراپن کارمەندەکانی ئیدارەدانی باشیان نییە بەشێک لە بەرپرسانی وەزارەتی کارەبا وەکو پێویست کار ناکەن هەر لەبەر ئەوە ئێستا سەرۆکوەزیران داوای چاکسازی گەورە دەکات لە وەزارەتی کارەبا و سزادانی گەندەڵکاران و کەمتەرخەمان ئەوەی ئەو کارەبایی کە هاوڵاتیان پێویستیانە پێیان بکات لە ماوەی هاویندا چونکە کارەبا شتێکی زۆر گرنگە پێویستە و بەرهێنانی زیاد بکەین پێویستمان بە وێزگەی زیاترە زیادکردنی بەرهەمێنانی کارەبا پێویستی بە دروستکردنی وێزگەی نوێ ئەمە شتێکە کە ساڵانێکی پێویستە بەڵام بەداخەوە کە لایەنی ئەمریکی ڕێگەنادا کۆمپانیا چینیەکان کار بکەن لە کەرتی کارەبادا بۆ نمونە باڵوێزی نوێی ئەمریکا هێشتا نەگەیشتوتە عێراقەوە هەڕەشە بە ئەوە دەکات کە ڕێگە نادات کۆمپانیا چینیەکان کارەکانی خۆیان لە بواری کارەبادا جێبەجێ بکەن ئێستا ئاڵنگاری زۆر گەورە هەیە کێشەمان هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەرەو پێشوونمان هەیە لە زۆرینەی بوارەکاندا هیوا بەخشە ئاماژەکان ئێمە دڵخۆشین هاوڵاتیان دڵخۆشن بۆی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کە چاکسازی هەبووە زۆر باش جەخلەوە دەکەینەوە کە دابشکردنی کارەبا پێویستی بە سیستەمی ئەلکترۆنیە ئێستا هەموو لایەک پێکەوە هەوڵ دەدەین لە وەزارەتی کارەبا لە ئەنجومەنی وەزیران لە هاوڵاتیان بۆ ئەوەی بگەینە ئاستی خزمەتگوزاریەکی باشتر لەسەر بۆ نمونە لەگەڵ دەستپێکردنی ئەنجومەنی پارێزگاکان و دابشکردن بەڕێز کازمی دەست خۆش ئەگەر دەرفەت هەبیتن بینە سەر وەزعێ ئابووریش لە عێراقی تایبەت بەحسا موچەی بکەن بڕیارێک و سوبەهی وەزارەتە دارایی عێراقی دەست بە پارەدارکردنا موچەخۆرێن عێراقی بکەتن لە زمنی وەیەکێژی موچەخۆرێن هەرێما کوردستانیشی تێدانە تەمام ئیتراف کێشە هاتیە چارەسەرکردن وەکە لیژنەیە دارایی لە پەرلەمنتۆ عێراقی دیفچووناوی بابەتەی دیکەن بەڵێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە نزیکەی 670,000 لەلایەن حکوومەتی عێراقەوە تەوتینیان بۆ دەکرێت بۆ ئەوەی لە بانکە حکوومیەکان و بانکە فیدراڵیەکان هەژماریان بۆ بکرێتەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێشوازی لەم هەنگاوە دەکەن هەروەها داوا دەکەن کە موچەکانیان تەوتین بکرێت لە بانکە حکوومیەکانی عێراق بەڵام لەگەڵ ئەوەشدا نیەتێکی جدی نییە لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ ئەوی تەوتین و خۆی جێبەجێ بکرێت تاوەکو ئێستا 5,000 زیاتر لە کۆی 670,000 فەرمانبەر تەوتین نەکراون لە کاتێکدا بەڕێز کازمی تەوتین هێشتا بەردەوامە ئەم بابەتە ئەس باوەرم هاتیە چارەسەرکردن ژالیێ ئەم بەرپرسن وەزارەتە دارایی حکوومەتە هەرێما کوردستانê ji bo tewtînkirinê li vê derê hejmarî min heye li hikûmeta Iraqê jî tewtîn heye ez barim lêk têgeştineka baş heye lê pisyara min eve bûye yanî subehî mûçexorên fermanberên Herêma Kurdistanê jî digel mûçeyên Iraqê tê xerckirin ji alî wezareta darayî ve بەڵێ سەرباری ئەوەی کە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕوونە کە پێویستە خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی تەوتینی موچەکانیانەوە بێ لە بانکە فیدراڵیەکانەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی بەباشی وەرنەگرتووە لەگەڵ ئەوەشدا حکوومەتی ناوەندی پارەی بە نەقدی داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی وەکو موچە نزیکەی چەند مانگێکە پارە بە نەقدی دەچێت بۆ هەرێمی کوردستان هیوادارین کە حکوومەتی عێراقی ئەم پارەیە سەرف بکات و دۆخی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت بەڵام هیواداریشین کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە تەوتینی فەرمانبەران هەرێم بدات و شەفافیت هەبێت لە پرۆسەکەدا هەروەها شەفافیت هەبێت لە پلەی فەرمانبەران و موچەکانیان هەروەها ناوی بندیواریشی تێدا نەبێت بەڕێز کازمی دەستێتە خۆش بن
الحسابات الرسمية سپاس ليس فقط في حسابي وإنما في مصرف TBI الحكومي الاتحادي. زور باشا برس معين كاظمي اندام كوميتي دارایی لپارلمنتو عراق لبغداد گلما و گلک سپاسی نرابن